گەرایان ێڵە زەکاتێ تۆ زانی چەند کەسە بەجگەرە هێنان تووشی سەرەتان کردووە لە وڵاتەیە زەکاتی چی تۆ بکوژی ئەو عالەمەی بەس بۆی گیرفانی خۆت پڕکەی ئەزانن هەر سێ چرکە لە عالەما جگەرە کەسێکە کوژێ ئەو دکتۆرەکان واڵن تەقریری خۆیانە سێ چرکە لە جیهانا جگەرە کەسێکە کوژێ یعنی هەموو دەقەیە 20 کەسە کوژێ هەموو سەعاتێ 60 چەنەکە کێ زیرەکە لە بیرکاریە 1200 کەس زەربی 24کە دەی تۆ هەموو ڕۆژێک ئەوەنە خەڵک بەهۆی ئەو جگەرەوە ئەکوژرێ کە تۆ تیجارەتی تیاکەی بەشێکی لەو هاوکێشەیە خەڵک ئەکوژی هاتووی ئەڵەی کەسابەتەکەم و حەڵاڵە و بەرەکەتی تیا تاجیری سو ئەمە ئەڵڵا جەلە جەلاوە ڕقی لێتی جاوی مەشروب ئێنێ ئەوەی تلیاکە ئێنێ ئەوەی خواردنی بەسەرچوو ئەهێنێ ئەوەی خواردنی پیسە هێنێ ئەمە هەمووی تاجیری سو ئەفاجرە ئەڵڵا جەلە جەلاوە ڕقی لێتی ئەوەی جلوبەرگی ڕوت و قوتە هێنێ ئەوەی جلوبەرگی بێشەرعی بە گشتی ئەهێنێ ئەوەی ئەو هەموو یاری و با بڵین لەه و لە عیبا هێنێ خەڵکی پێوە مەشغوڵەکە لە وڵاتە لە دین و لە ئەخلاق و لە عیبادات ئەوەی ئەو هەموو هەڵقە و بابەت و گۆرانی و فلیم و یاری و شتانە پەخش ئەکا و کەناڵی بۆ هێنێ و دایانێ ئەمە تاجیری سوء هەموو ئەمە ئەڵڵا جەلە جەلالوو ڕقی لێتی ئەمە وێرانکەری کۆمەڵگاکان و ئوممەتەکان و میلەتەکانن